برادری خۆم بەمنی گوتە خێزانی خۆم لەگە برام نارتە سەفرن ئێوە لە هیچ دینێکی نییە. ئەمە پێمان خۆشە 2 ڕۆژ بشوبیتن بەڵام مەرجی هەیە. مەرجەکە چۆنە؟ ئەوە لێرە مەکرێکارمانەیە خەڵک مای لە سنجارە والله ناتەین بستۆنەمانم دەرخوا هەفتەی یەک ڕۆژ. خەڵکێک هەیە بە بێویژدانانە هەڵسوکەوت لەگەڵ کرێکار دەکاتن. بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێ بێت ئەم کاتتان باش لە عەلوەی هەولێرم ئەمڕۆ لە یەک کادا 2 کۆنگرێکی ئاواز ئەنجام درا یەکێکیان کاک سەرهەنگ کە نوێنەری کرێکارانی ناڕازی لە عەلوەی هەولێر بوو کۆمەڵێک واژویان کو کردوەوە بۆ ئەوەی لە ڕۆژانی هەینیدا پشوو وەربگرن و لە هەمان کادا کاک دانا عەزیز ئەنجومەنی عەلوەی هەولێرە ئەویش لە هەمان کادا ڕاگەیاندکەوە دەنجی خۆیان دەخەنە پاڵدەنجی کرێکارانی عەلوەی هەولێر. من پێم خۆشە لێدوانی هەردوو بەڕێزان وەربگرم دوایین قسە لەو بارەیەوە چیە. سلااو لێ بێ کاک دانا سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ دەکەم. کاک سەرهەنگ ببوورە پێم بڵێ ئەوڕۆ کۆمەڵێک واژوتان کۆ کردەوە داواکاریتان چی بوو دەتانەوێت چیتان بۆ بکرێت؟ وڵای ئێمە ئەوانەی کە لێرە کار دەکەین لە ساعیبی عەلوەی ڕابگرا لە ساعیب نووسنگە ڕابگرا ئیمزا هەیە کاتب ئیمزای هەیە کرێکاری ئیمزای هەیە ساق ڕافعی ئیمزای هەیە ساق ترەلە ئیمزای هەیە ئەوانەی کە پێیان دەگوتێت سەرچی ئیمزایان کردیا کە ڕۆژێک بکرێتە پشوو لە هەفتەیدا ڕۆژە هەینی بکرێتە پشوو لەبەرەوەی ئێمە مادی دەبێن ڕۆژەکانی تر لە بەیانی دێتە ئێوارە لێرەی دەمانەوەی ڕۆژە هەینی بکرێتە پشوو. ڕۆژانی هەینی چەند کاتژمێر کار دەکەن لە کاتژمێر چەندەوە دێنە سەر؟ لە 1:30 عەلوە دەبتەوە تاوەکو مەغریب بۆ دەورەی مەغریبەوە. باش سپاس دەکەم. کاک دانا بەڕێستان سەرۆکی ئەنجومەنی عەلوەی هەولێرن وەڵامتان چییە بوو داواکاری ئەم کرێکارانێک کە ئەمڕۆ ئەو داوایان بۆ ئێوە بەرز کردوتەوە کۆمەڵێک واژویان کۆ کردوتەوە بۆ ئەوەی ڕۆژی هەینیان بۆ بکرێت بە پشوو بە شێوەیەکی فەرمی؟ سلااوتان لێ بێ بەخێر بێن. ئەمە پێشوازی لە داواکاری کرێکار و پیشەوەرانی ئەم شوێنە دەکەین. بەڕاستی ئەمە وەکو نوێنەرانی ئەو عەلوەیە هەمیشە لە خزمەتیان داین نەک بۆ ئەو بابەتەی کە ئێستا باز دەکرێتن بۆ هەموو بابەتەکان. بەڕاستی ئەمە لە پێشەوە بووینە هەموو کات. ئێستاش دەستخۆشیان لێ دەکەین کە کەسێکیان بە نوێنەرایەتی خۆیان هەڵبژاردیە بۆی دەنجیان بگەێنیتن. ئەمەش دەنگمان لەگەڵ دەنجی ئەوانە ئەوان داوای 1 ڕۆژ پشوو دەکەن. ئەمە پێمان خۆشە 2 ڕۆژ پشوبیتن بەڵام مەرجی هەیە. مەرجەکە چۆنە؟ مەرجەکە ئەوەیە کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە لە حاجی عومەرانەوە لۆدەکی زۆر لەسەر هەولێر هەیە پایتەختی هەرێمی کوردستان لە زاخۆ و دهۆکەوە بازرگان و پیشەوەر دێتە ئەو سەردانیەوە عەلوەیە دەکاتن و ئاڵوگۆڕی بازرگانی تێدا دەکرێتن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەمیش ئێمە پێمان باشە ئەگەر بە فەرمی عەلوە دادەخرێتن لە هەفتەی ڕۆژێک پشوو دەبیتن یان 2 ڕۆژ پشوو دەبیتن هیچ گرفتێک لەوە نییە بەڵام ببەسترێتەوە بەسەر جەم عەلوەکانی هەرێمی کوردستان. بابەتێکی تر هەیە لێرە بۆ نمونە کۆمەڵێک لە عەلوەکان یاخود محەلەکان ڕەنگ بێ لە ڕۆژانی هەینی دابخرێتن کۆمەڵێکی دەکرێنەوە. ئێوە وەکو ئەنجومەنی عەلوە چیتان کردو بۆ ئەوەی پارێزگاری لە مافی کرێکار بکەن لە کاتێکدا ئەگەر ڕۆژانی هەینی دەوام نەکەن یاخود نێنە سەرکار لە کارەکانیان دوور نەخرێنەوە؟ ئاگاداری ئەو بابەتە؟ بەڵێ ئاگادارین برای خۆشەویست. ئێمە عەلوە بەڕاستی شوێنێکی ئازادە یعنی سەرجەم ئەو پیشەوەرانەی کە لێرە کار دەکەن هەمووی ئازادن. بەڕاستی خەڵکێک هەیە بە بێویژدانانە هەڵسوکەوت لەگەڵ کرێکار دەکاتن ئەمە لەگەڵ ئەوە نین و هیچ دەستورەکیش لەگەڵ ئەوە نییە. بەڵام خەڵکێکیشی تێدایە مافی کرێکارەکەی خۆی دەداتن و ڕەنگە شوشی پێدەداتن. بە کۆی گشتی ئێمە بابەتەکەمان لەسەر ئەوەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوەخۆ ئەو سێ وەزارەتە پەیوەندیدارن بەو بابەتەوە ئەگەر بێت و وای بە باش دەزانن مەسلحەت ئەوەیە کە عەلوە لە هەفتەیەک ڕۆژێک پشوو بیتن ئێمەش بە دڵنیاییەوە لەگەڵ ئەو پیشەوەرانەی واژوو بڵێ قسەی ئەوان دەگەین لەلایەنی پەیوەندیدار وەکو ئەنجومە بە دڵنیاییەوە دەیگەێنین واژۆکانمان با پێ بدەن دەیگەێنین چ شوێنێکیان پێ باشە دەیگەێنین بەسەرچاو. سپاس دەکەم زۆر بەخێر. ئەنی ئێستا ئەمە ئەو کرێکارانێک کە لێرەنا خەڵکی مووسری هەیە خەڵکی لە شەگا دێتێرە خەڵکی لە دۆ کاتێرە ئیش دەکات یانە گەو ڕۆژە عوتلەبی کابرا دەستۆنامانم دەرخ وڵای ئەوە لێرە مەکرێکارمانەیە خەڵک مای لە سنجارە والله ناتەین بستۆنەمانم دەرخوا هەفتەی یەک ڕۆژ یعنی بەدەیان و بەسەدا کێشەی کۆمەڵایەتی دروست بووە لەسەر ئەو شتانەی مەسەلا ئێستا والله برادری خۆم بەمنی گوتە خێزانی خۆم لەگە برام نارتە سەفرن ئێوە لە هیچ دینێکی نییە. وەنێت خدا ئەوە تەو برادرە وهاتن ئەوە داواکاری مەیە. زۆر سپاس بۆ کاک سەرهەنگ نوێنەری کرێکارانی ناڕازی لە عەلوەی هەولێر هەڵوەها
مامۆستادانا سەرۆکی ئەنجومەنی عەلوەی هەولێرکەوە داواکاری ئەوانیان لە ڕێگەی پایتەخت میدیاوە پێگەیاندرا بەڵێنی پێدانکەوە چارەسەریان بۆ بدۆزێتەوە دەنجی خۆیان بخەنە پاڵدەنجی کرێکارانی ناڕازی لە بازاری عەلوەی هەولێر و ئاراستەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکرێت بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم گرفتەیان بدۆزرێتەوە و لە هەفتە یەک هەفتە بوو نمونە ڕۆژێکیان بۆ بکرێتە پشوو.